بەڵام ئەسەفەن ینی ئێستا وامالیاتوە لە ناو ماری خۆمانە لە ناو شاری خۆمانە لە دڵ ڕاوکیان بەڕاستێکی بەڕاستی ئێمە ئەسەفە ئەمە بەڵگەیە لەسەرکەمە میلەتێکی نەکبەتین یعنی معقوڵە برای مسلمان کەسی خۆی خەڵکی شاری خۆی کورزبانی خۆی بچێت زوڵم لە بەرامبەرەکەی بکاو هەڵکوتێتە سەری و بچێت تعدای لێ بکاو نە شەوێکە نەدوانە نە ڕۆژێکە نەسیانە یعنی معقوڵە ئەمە خەڵک وای لێهاتوو ئێستا ناتوانێت ماڵەکەی خۆی بەجێ بێڵێت بەسەراحەتەن نەگەرەوەیش ئێستا ناڕوا بۆ میوانیش ماڵەکەی بەجێ بێڵێ هەر لە ماڵەکەی خۆی شاروازی لێ نایەنن ئەم حاڵەتە بەڕۆژ سعات هەشتی ئێوارە هەشت و چارەجی ئێوارە کە دنیا ڕۆشنە ئەم قەڵە باڵغیە معقولە هەشت نۆ کەس بە سیلاحەوە یعنی هاتوون لەسەر ئەم ماڵی برای من مامەسای تەقاعودە لێرانە وەڵڵاهی نە موڵکی هەیە نە ئاڵتوونی هەیە نە پارەی هەیە نە وەڵڵاهی کێشەی لەگەڵ کەسانیە یعنی معقولە بە بەرچاوی ئەم خەڵکەوە بە بەرچاوی ئەم ماڵانەوە هجومیان کوڕە ماڵێ ڕویان کورۆتە ماڵیان هەموو بردووە ویستیان بیبن بۆ سەر کچەکەی هاواری کردووە گەڕک هاتوونتە دەرەوە کە گەڕک هاتووە هاوتون ڕایان دەستیان کردە بە تەقەکردن و ڕایان کردە بەرچاوی ئەم خەڵکەوە واروها سیاریان پێ بووە وەڵڵاهی من نازەم سیارەکانیان وەزام هین بووە مەرزیە بووە مەرزیەی تاک بووە فەرموو مەرزەکە لە سیاریچکەی ئەوە لێرانە ئەمە ئاسایشی ئەم شارە ئیشیان چییە؟ ئێمە لە خوێنی ئەم برایمان خۆش نابین داوا لە ئاسایش دەکەین داوا لە حکوومەتەکەین داوا لە بەرپرسان ناکەین داوا لەمان ناکەین کاکەمە دەوڵەتی کوردیمان نایە باش ژیانی خەڵکە تەمین کەن